ناوم جاسم محمد حمومين ناسراوم بجاسم محمد كابروشي خەڵکی گوندی وڵوڵاقی بازیانم هەر لەسەر هەڵدانی شۆڕشی ئەیلولی مەزن چەند کادرێک هاتووەتە سنووری مەنتیقەکەمان لە ڕێگای چەند کادرێکی ئەو سەردەمە ئێمە پەیوەندیمان کرد بە ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە لە ڕێکخراوی بازیان بە بەردەوامی لە ڕێکخراو وەکو خوێندکارێک کە لەو سەردەما من ئەڵم پەیوەندیمان کرۆ بە ڕێکخراوەوە لەگەڵ ئەوە من تەلەبۆ بووم لە پلەی ینی خوێندنی سەرەتاییم لە بازیان تەواو کردووە. دواتر بەردەوام بووین لە ڕێخستنەکانی پارتی لە کۆتایی ساڵی 63 بۆ 64 من پەیوەندیم کرد بە هێزی لقی سێ بەتالیۆنی چواری هێزی خەرەداغ لە داریکەلی بووم بە پێشمەرگە. ئەن پلەی پێشمەرگایەتی بە مەردانە بە دڵسۆزی بەشداریم کردووە لە هەموو داسانەکانە بە زۆری لە ساڵی 64 لە داسانی تاسڵوجا بە سەرپەرشتی ساڵحەڕەش و فەریق مەنمی شەڕێکی سەخت بوو لەگەڵ جێشی عێراقیە. ئێمە تەقریبەن 20 پێشمەرگەیەکە بووین، شەڕێکی سەخت کرا، سەرکەوتنیەکی گەورەمان بەدەست هێنا، ڕێگاکەمان قەتع کرد. تەقریبەن ئەو ڕۆژە بە کاملی نەمانێت جێش لە بازیانەوە بەرەو سلێمانی بڕوات. دواتر بەردەوام بوو پێشمەرگایەتیەکەم بەردەوام بوو لە ساڵی 65 لە سنووری مەنتیقەی دەربەنیخان کە داوای قوواتیان کرد لەوەیە جێش و جاشێکی زۆر هجوومی کرد بۆ مەنتیقەی خەرەداغ لە شاخی بانیخێڵان پەیکوڵی بەرەو قەرەداغە هەڵ لەوێ جێشەکە کەشکا جێش و جێشکە ئێمە تا چوینە سەر جادێ ڕئیسی. من لەوێ بریندارێ بووم بە بەسیتی نەک بە سەختی بریندار بووم. ئەتر ئەوە جێش و جاش شکا و پێشمەرگە بە تەواوی سەیطەرەی کرد بەسەر مەنتیقەکە. لە گژار لە قەرەداغ دکتۆری لێبوو، لەوێ چارەسەریان بۆ کردم. ئەجا ئەو شتانە و برینداریانەی من هەمووی بەجەسەمەوە دیارە، نەک بڵێم تەنها ڕۆتینی باسەکرێت. تر لە ساڵی 65 ئەوە شەڕی دەربەنیخان بۆ لەگەڵ جێشی عێراقی و جاشی ئەو سەردەما. دواتر 66 لە هەموو مەنتیقەکانە بەردەوام شەڕ بوو. پێشمەرگە بووم تا ساڵی 67 هەر پلەم پێشمەرگە بووە وەکو سەردەستە. 67 من کرام بە سەرپەل لەگەڵ فەریق مەنمی ئێمە ڕەوانەی مەنتیقەی گەرمیان کرێن داویە. لەو کاتە ڕەشسندی هات هێزی هەڵگوردیان پێوت. هەدەفەکەی ئەوە بوو ئەو کاتەش جۆری سیلاحی قورسمان نەبوو کە ڕەشسندی هات هێزی هەڵگورد هات
مەبەستی دەست بەسەراگرتنی شاری دووسخوڵماتوو بوو. ئەو شەوە ئەو قوواتە دابەشکرا بەسەر مەنتیقەکانە لە داویە و بەقیادەی ڕەشسیندی چوونە داخلی دووسخوڵماتوو بووین. ئەو شەوە بەکامیلی دەستگیرا بەسەر دووزە. ئێتر بۆ بەیانەکەی ئەو هەموو قوواتە تەڵەن 4 تەیارەی مێکمان لەسەر بۆ کاتە بەڕاستی هەلیکۆپتەر ئەو دەمە دەوری نەبوو، هەلیکۆپتەرە گەورەکان بوو، زۆر بە بەرزی ئەڕواش لەبەرەوەی کە ڕێسی سندی دۆشکە و مەتبعی قورسی پێبوو قوات نەیەتوانی دوامان بکەوێت، بەس تیارێ مێک لێدان، بەڵام مێکیش ئەو دەورەی نەبوو کە بڵێن پێشمەکەی شەهید نەکرد. ساڵی کۆتایی 67 بۆ 68 ئەو کاتە لە مەنتیقەی گەرمیان لە داویە شێخ جافر ئامر بەتالیۆنی نۆ بوو، مەجموعەیە پێشمەرگەی هەڵبژارد بۆ ناو شاری کەرکووک. یەکێ لەوانە من خۆم بووم، بۆ مەنتیقەی ناو شۆڕژایت. مەنتیقەکان وەکو نەک بڵین دەست بەسەرە شوێنانە بگرین، بەڵام هەر بۆ جموجۆڵێکی وجودی پێشمەرگە بوو لە مەنتیقەکە کە هەیە. زۆر لەو مەنتیقانە سوڕاینەوە لە ناو شۆڕیجا، تقریبان زیاد لە 4 ساعت 5 ساعت ماینەوە لە ناو شۆڕیجا. تر هاتینەوە بۆ مەنتیقەی داویە و بناری گول و ئەو مەنتیقانە مەبەست گرتنی کەلار بوو. ئەویش هەر ڕەشسیندی لەو مەنتیقا بوو، قوواتەکەیشی لەو مەنتیقا مابووەوە بە قیادەی شێخ جافەر و عاریف حەمید بوو، حەمید بەرواری. ئێتر لەوێ گەڕ سەحبی کرد قووات کە بۆ ئەوەی مەنتیقە دەشتاویە و پێشمەرگە ناتوانێت تیارێ سیخۆ مێک لەو مەنتیقا قەسبکە، مەنتیقەیەک نەبوو بتوانێت خۆت پەنا بدەیت. عەلاکولین ئەو 68ش بەو شێوەیە لە هەموو مەنتیقەکانە لەو مەنتیقەی گەرمیانە شەڕی زۆر سەخت هەبوو، لە بینی کفری و کەلارە، لە بینی دووز و کەرکووکە، لەوێ شەڕی سەخت هەبوو. پێشمەرگە قەتعی جادەکانی کرد، بەڵام نەک بە قوواتی زۆر، بە قوواتێکی مەفرەزەی 5 کەس و 10 کەسی ئابە و شێوانە. تا ساڵی 69 مەنتیقەی قەرەداغ یعنی قوواتەکە ساحبی هەموو هێز قوواتی چووە مەنتیقەی شارباژێر. لە شارباژێر جەیش و قوواتێکی زۆر زۆر هات. ئێمە حەوت لەق بووین، لەقی بڵێن هێزی قەرەداغ بەتالیۆنی 4 حەوت لەق بووین. ئەو کاتە خوا عەفوی کە تایری عەلی والیبەگ ئامر هێز بوو، مەحموود عەزیزبەگیش ئامر بەتالیۆن بوو، فەریق مەلمی سەرلەق بوو، منیش مەسئوول عەسکەری ئەو بووم. ئەو قوواتە بەیانی ئێمە شەو چووینە سەریان، ئەم بەرۆبەر چەند بوو، ئەم بەرۆبەر تەقا لە یەکترمان کرد، بەیانی کە ئێمە سەحمان کرد شەو هاتینە شوێنی خۆمان لە شەمساوە. کاک فەریق وەکو مەسئوولی قوواتەکە من ئاگام لێن من خوێنەوار بووم، کاک فەریق 3 کاغزی بوو هاتبوو ئامر بەتالیۆنی ئەم مەنتیقەوە
کەوا جارێک ئەوترا هجووم کەن جاری دووەم ئەوترا حتا ئەشعر الآخر کاغەزەکانی بۆ من هێنا من مەسئول عسکەری ئەو بووم وتم کە تەماشام کرد هەر نامەیەک بە جۆرێک بوو دەمێک هجووم دەمێک ڕاگرتن حتا ئەشعر الآخر کە بەرەبەیان کاک فەریق منی هەڵسان کە شەو چوبوونە سەر ڕەبایەکان سەعات 4 بوو بەرەبەیان کاک فەریق وەکو مەسئولی جەبهەکە بە منی وتی جاسم هەسە پێشمەرگەکان تەوزیع کە دەبابەت جم و جوڵەکە یا بۆ ماوەتە یا بۆ چوارتایە منیش هەندێک پێشمەرگەم تەوزیع کرد دوایی وتم کاک فەریق با ئێمە هجوومی بکەین بۆ قواتەکە بۆ ئەو جەیش و جاشێ و سەردەمە وتی لەسەرمانەکەوێت ئەمرمان پێ نییە وتم کاکە ئەگە سەرکەوتن بەدەست هات تۆ بڵێ منم ئەگە تێشکان بڵێ خەتای ئەم بوو چی ببابێ با تایری عەلیوالی بێک من ڕەمیکە حەوت نامە منووسی بە ناوی ئەحمەد عەزیز کاکی ئامر بەتالیۆنی ئەو مەنتیقەیە بوو بۆ لەقەکان وتم هەر لەقێک ئەم نامەیە بنێرە بۆ ئەوەی تر هەچ کەسێک لە ئاستی خۆی لە چەمەکە پەڕێتەوە چەمی واژەیان پێون بەرەو جەیش و جاشەکە ئیتر خوا ئیرادەی عەزمی پێشمەرگەی ئەوەنە بە قووەت کرد لەگەڵ پەلاماردانی قوواتەکە قووات شکا جەیش و جاشکە وەڵڵاهی بەبێ ئەوەی وەسف بێ بەبێ ئەوەی مجازەفە بکەم لە مەوزوعەکە یعنی ئەو قوواتە ئەوەنە زۆر بوو لەوا نەبوو کە بڵێن پێشمەرگە بتوانێت ئەو قواتە بشێنێ ئەمە هەموو جەیش و جاش و هەموو دەبابێ ئەلاکن خوا عەزمی پێشمەرگەی بە قووەت جەیش و جاشکە لە هەموو لایەکەوە شکان بەرەو سلێمانی تر ئێمە لەو کاتە تاری عەلیوالی بەگ هات و دەستخۆشی لێ کردی ڕینەوە بۆ مەنتیقەی قەرەداغ هاتینە مەنتیقەی قەرەداغ و لە ئیتر ئەوە بوو لە کۆتایی ساڵی 69 ئیتر ئەوە هەتا ساڵی 70 بەیان 11 ئازار دروست بوو ئیتر ئێمە مەنتیقە ئەلحەمدوللا دوای ئەوە شەڕ دەستی پێ کردەوە کە ئەڵێن شەڕ دەستی پێ کردەوە لە 6 11 73 بوو 74 نەبوو چونکە زۆر کەس بۆ ئیعلام باسیەکە ئەڵێن لە 74 شەڕ دەستی پێ کردەوە بەڵام نە 6 11 73 بوو بە قیادەی عەبدوڵئاغا برای فەتاحاغا خوا عەفویان کە لە دەربەنی خانەوە شەڕەکە لێوێ دەستی پێ کرد 6 11 73 لەو کاتە خوا عەفوی کە لە 8 11 73 عومەری ساڵح مەنسوور نوری شەریف حەمە حەوبرا عومەر میرزا عەریف بەکر هەمووی لەو شەڕانە شەهید بوون هەمووی فەرماندە هەمووی ئازای یعنی قەناعەتی بێ عەریف بەکر کە ئەیانوو عەریف بەکر جەیش و جاش زیڕەیەکە یا ئەنوو عومەری ساڵح مەنسوور یا عومەر میرزا ئەمانە هەمووی فەرماندە و کوڕی ئازا و قارەمان بوون ئەتر ئەم دوای ئەوە کە شەڕ دەستی پێکردەوە ئێمە قواتێک داوا کراین لەسەر بروسکەی بارەگای بارزانانی خوا عەفویکە داوا کراین بۆ زۆزەکەوە جەیش و هجوومەکە بۆ سەرکردایەتی کە چوونە ئەوێ لە مای دەی 74 تاکید نیم لە بینی 15 بۆ 20 مانگ بوو لە ناوپردان کۆبوونەوەی کرا بە قیادەی سەرۆک مەسعود بەرزانی خوا عەفویکە شەهیدی هەمیشە زیندوو ئیدریس بەرزانی فەتاحاغا
کەوا ئێمە چۆن پەلامار شاخی زۆزک بدەین زۆزک جێیشی پێوە بوو فەتەحاغا ڕووی کردە کاک مەسعود و کاک شەید ئیدریس وتی کاک ئیدریس ئەگەر شاخی زۆزک تەسلیم فەریق و جاسم بکرێ لە 100% ئەگیرێت منش دەستم هەڵبڕی شەید ئیدریس وتی فەرموو وتم من یەک داخوازیەکم هەیە وتی چییە داخوازیەکەی تۆ وتم ئەگەر شارەزایەکم بدەنێ بۆ ئەو قواتە بەسم بڵێن کاک فەریق مەسئولی جەبهەکە بوو شارەزایەکمان بدەنێ لە 100% سبەینی ئەم کاتە ئێمە زۆرزەکەکەین بە چەپشێک گوڵ بە هەدیە دین بە ئێوە کە پەلامار شاخی زۆزکماندا ئێمە لە دەستی چەپەوە کە ڕۆشین بە شاخەکە لە دەستی ڕاستەوە ڕەبایەکمان ڕەت کرد نەمانزانی ڕەبایە ڕەت بووین دەی تەمان 3 ڕەبایە گیرە ئاخر ڕەبایەمە ئەویش مەتواعی مەسەر بڵێن 24 مەتواعی لێدا ئیتر ئەم هەموو عەسکەرە هەمووی بە ئاسمان و هەمووی مەتواعی فرێدایە دەرەوە ئێمە تقریبا 42 شەهید و بریندارماندا پێش ئەوەی کە من بریندار خۆم بریندار بم 64 جوندی جەنازەی جوندی لە بەردەستمانە بوو کە چونێ ناو ڕەبایەکانەوە ئیتر منی لەو شەڕا زۆر بە سەختی بریندار بووم من هەردوو قاچم لە دواوە هێنایەوە هەردوو قاچم بەس پێست و دەماڕ ئێسخان نەما بوو دەستم شکا هەردوو قاچم شکا ئێتر برمیانە ئێران شەڕێکی زۆر سەخت بوو ئەم هەموو قارەمانانە ئەم هەموو کوڕە ئازایە بریندار و شەهید پێناوی میلەت و نەتەوە ئێتر من زۆر لە ئێران مامەوە کە هێنامیانەوە ئێتر نە خانووم هەبوو نە ماڵم هەبوو نە ژیانم هەبوو نە مەعاشم هەبوو 3 مناڵیشم هەبوو لە لادەیەکە لە گوندی وڵبڕاق لە هۆدە هێوانەکە هەموو خواردنی ئێمە نان و چا بوو لەگەڵ ساوەرە ژیانی ئێمە ئاوا بوو من طبعا لە زۆزک بریندار بووم لە پێشە برمیانە طبعا بە ڕۆشت قاچمان پێشە بە دار و شت قاچم پێوە نەبوو یعنی هەردوو قاچم پێشیانە لە سیارێکی مەتواعی بوو سیاری لێ نەبوو لەو شاخە و لەو شوێنە لە کۆس پیسپی کە منیان هێنا سەجادە بە سیارە منیان هێنا خانە لەوێ دکتۆرێکی لێ بوو دکتۆر بە قورآن ناوەکەشم نەبیشەوە خەڵکی سلێمانی بوو منیشتە ڕیش و سمێڵ و هەمووی هاتبوو تێکەڵ بوو وتی تۆ جاسمی بازیانی وتم بەڵێ وتی منیش دکتۆر ئەسفەندیار بەڵام شتێکی وای وت دکتۆر ئەسفەندیارم بەڵام لەو کاتە هەردووکمان لە یەک خەتاییشمانە کرد وەکو حیزب لە یەک خەتاییشمانە کرد وتی من دکتۆر ئەسفەندیارم وەکو خۆی لێکەمەوە خە من نەبێ ئێتر چەند ڕۆژە لێ ئاسنێک لە دەستما بوو ئاسنێک لە دەستما بوو هۆڵەکە گەورە بوو مزەمیلێکی بان کرد وتی دەستیم بۆ بگرە لێرە دەستی برین کردم بە ئاسنەکەی گڕای کێشا مزەمیلەکە تەحملی نەکرد ڕووی کرد بەو لاوە
وەکو تقریبان وەکو ئەوەی کە هۆشی لە خۆی نەبێ متم ئاهام کرد بەس کەوتبووم لەسەر پشت دەستم گرتبوو وتم وتی بە تۆ ناگیری وتم تۆ بیگرە قەی ناکە کە ڕای کێشا ئاسنەکە تقریبان ئەمە نابوو بریندار بووم و بردمیانە خانە لێ بردمیانە مەهاباد دکتۆر سەلاحی لێ بوو لە مەهاباد خەرکی هەولێر بوو وتی وعد بێ نالم قاچت ببڕنەوە لەبەر ئەوەی ڕئیسی سەحەی ئێران هاتووە وتوێتی ئەمە لە مقابلە زۆر قسەی غەڵەتەکە قاچێکی و دەستێکی بۆ ببڕنەوە دکتۆر سەلاحیش وتبووی وەڵاهی لەسەر مەسئولیاتی خۆم عەمەلیاتەکەم یا ئەبێ من لە ناوچم یا نالم قاچی ببڕنەوە یان کوڕە من سوپاسی ئێستاش و هەمیشە سوپاسیم کردووە دوعای خێریشم بۆ کردووە کە دەستخۆشیم لێ کردووە کە نەیەش قاچم ببڕنەوە ئیتر چەند ئەو مودەیەکە لە ئێران ماینەوە و ئیتر هاتینەوە من لە گوندی وڵبڵاق دانیشتم بە هەژاری و بە نەبوونی و بەڵام بەردەوام بووم لەسەر خەباتی خۆم من لەبەر ئەوەی کە قاچم نەبووە و توانای جەستەیم نەبووە نەمتوانێ بمە بۆ پێشمەرگە بەڵام لەسەر ڕێبازی خۆم بەردەوام بووم بەبێ دابڕام هەتا ئێستاکەش لە ڕاپەڕێنیش دەورێکی زۆر باڵام هەبووە من ئەو کاتەش تەنزیمات بوون لە ڕێگای خوا لە خۆشبوو جەزا عەلی کاتب لە شار باژێر لەگەڵ کاکفەرێقا فەرێقمەنمی چوونێتە ئەوێ هەموو پۆستەکانمان لە سەقفی سیحرا هێناوە بۆ بازیان